یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەردەوام داکوکیکارێکی سەرسەختی مافەڕەواکانی سەرجەم پێکاتەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئامادەکاری تەواوی کردووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە 112 کاندیدی هەیە بە لە چوارچەوەی لیستی سربەخۆدا بۆ پارێزگاکانی نینەوا، کەرکووک، دیالە، سەلاحەدین، بەغدا لە ئێستادا یەکێک لە کاندیدەکان لە لیستی ژمارە 142 کەرکووک هێز و ئیرادەمانە لەگەڵمانە دەبێت سەبارەت بە کار و چالاکیەکانیان سەبارەت بە کارنامەی لیستەکەیان گفتوگۆی لەگەڵا ئەکەین بزانین پرۆژەیان چییە بۆ کەرکووک و هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستاشدا بەردەوام کاری کردووە بۆ سەرجەم پێکهاتەکان. دکتۆرە سۆزان ئیبراهیممان لەگەڵا. دکتۆرە سڵاوت لێبێ ئەم کاتت باش. دکتۆرە سۆزان سڵاوە لێبێت. سلااو لە ئێوەش دانیتان باش، سلااو لە هەموو جەماوەری کەرکووک و هەموو کوردستان. بەڵێ دکتۆرە ئەمانەوێت سەرەتا خۆت بناسێنیت و دواتر پێمان بڵێ بەرنامەی لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە بە ژمارە 142 چییە؟ من دکتۆرە سوزان ئیبراهیم ناسراوم بە دکتۆرە سوزان شوانی کچی حاج ئیبراهیم پاقلەواچی ئیمام قاسمم. کاندیدم لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 و ژمارەی کاندیدبوونم 24. بەکەلۆریۆسم هەیە لە پزیشکی ڤێتەرنەری و بۆ ماوەی 20 ساڵە من بەڕێوەبەری ڤێتەرنەری ناحەی شوانم و 10 ساڵە سەرۆکی سەندیکای پزیشکانی ڤێتەرنەری کوردستان لقی کەرکووکم و چەندین ساڵە کارم کردووە لە بوارەکانی پزیشکی و ڕێکخراوەیی و هەروەها بەشداریم کردووە لە چەندین خولی بەیانی و لە چەندین ڕێکخراوی بەیانی کارم کردووە و هیوادارم ئێستاکەوا بتوانم پەرە بدەم بەو خزمەتەی کە هەتا ئێستا کردومە کە زیاتر بتوانم خزمەتی نەتەوەکەی خۆمان بکەم. و بەرنامەی ئێمە بەڕاستی بەرنمەیەکی ئەوەیە کەوا ببینە داکۆکی کارێکی سەرسەختی سەرمافەڕەواکانی نەتەوەکەمان لەناو کەرکووک. زۆر باشە ئەگەر بەگشتی باس لەو پرۆژانە بکەن کە لە دوای سەرکەوتنی لیستی 142 کەرکووک هێز و ئیرادەمانە لە کەرکووک. ئەگەر باس لە کارنامەی لیستەکەتان بکەن، باس لە پرۆژەکان بکەن، بە تایبەتی کە بەڕێزت سەرۆکی بەشی ڤێتەرنەری پێمان بڵێ کارە ژینگەیەکان لە دواییدا چی دەبێت؟ ئێمە یەکێ لە کارە سەرەکیەکانمان ئەوەیە کەوا بتوانین پێش هەموو شتێ مافی نەتەوەکەمان وەرگرین، چونکە هەمووتان ئەزانن لە دوای کارەساتی ڕەفراندۆم چی بەسەر کەرکووک هاتووە و ئەم مەحافزە سەپێنراوەی کە بەسەر کەرکووک بە وەکالەت سەپێنراوە چ غەدرێک و چ زوڵمێ لە کەرکووکیەکان و لە کوردەکانی ناو شاری کەرکووک ئەکا. فهیوادارین ئێمە کە بتوانین یەکەم کارمان ئەوە بێ کە ئەم مەحافزە لا بدەین و کەوا بتوانین مەحافزێکی کورد بێنینە پێشەوە و کەوا بتوانین هەمومان دەست لە ناو دەست چی خزمەت گوزاری هەیە و چی مافەکانی ناو شاری کەرکووک و نەتەوەی کورد و هەموو نەتەوەکانی دیکە کەوا دابین بکەین. و کارێکی دیکەمان ئەوەیە کەوا ئێمە ئیمانمان بەوە هەیە کەوا بە ئاشتیانە بژین لە ناو شاری کەرکووک و ئاشتیانە کە ژیان لە ناو شاری کەرکووک ئەتوانین هەموو خزمەت گوزارەکان بە دادپەروەرانە دابین بکەین لە بینی هەموو قەزا و ناحەکان و گەڕەکەکانی ناو کەرکووک. ئێمامە کارێکی سەرەکی ئێمەمانە و بەنسبەتێ بۆ ژینگە ئێمە خۆتان نەزانن ژینگەی کەرکووک بەهۆی شەریکەی نەوتی کەرکووکەوە ژینگەیەکی زۆر پیسە بەڕاستی و خۆتان نەزانن کەرکووک منتەقەیەکی کەوا کورد ینی گەرمە، سەوزایی لە ناو کەرکووکە هیچ نییە. ئەوەی کە کراوە لەلایەن مەحافزەوە حتا گەڕەکمان هەبوو دار و درەخت و شتی تیا بوو هەستا هەمووی لێکردە و هەمووی فڕێدا و هەستا کردێ بە سەبێکی ئەتیادی یانەوە تا سەبێکی سەقەت داینا بۆمانین کرد. فەمە ئێستا کاری سەرەکیشمان ئەوە ئەبێکەوە سەوزکردنی شاری کەرکووکە لەبەرەوەی ئێمە ئەگەر شاری کەرکووک سەوز نەکەین ناتوانین کەوا گرنگیەکی ئەوە بدەین کەوا تەندروستی مرۆڤ لە ناو شاری کەرکووک باش بێ.
و ئێمە بە تایبەتی بەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە من بەرنامەی ئەوەم هەیە کەوا بتوانم ئەم ژنگەی کەرکووک کەوا ژنگەیەکی تەندروست پێک بێنین لەگەر ژنگەی کەرکووک کە پاک بوو دڵنیا بن کە تەندروستی ئاژەڵ باشە بێ و کە تەندروستی ئاژەڵ باش بوو دڵنیا بن تەندروستی مرۆڤش باشە بێ لەبەرەوەی کەوا هەرسێکیان حەلەقەیەکن مترابطن بەیەکەوە مرتبطن بەیەکەوە و ئێخۆتان نەزانن ئێمە لەلایەن ئاژەڵانەوە زیاتر لە 400 نەخۆشی گوازراوە هەیە لە ئاژەڵەوە ئەگەزرێتەوە بۆ مرۆڤ لەبەرەوە ئێمە ئەبێت احتیمامێکی تەواوەتی بدەین بە کەرتی تەندروستی ئاژەڵ بۆی کەوا بتوانین تەندروستی مرۆڤ بپارێزین. بەڵێ دکتۆرە لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام خزمەتی کەرکووک و کەرکووکیەکانی کردووە وەلام چەند ساڵی ڕابردووە کە ئەم ڕووداوانەی ڕوویدا خزمەتێکی باش بە کەرکووک نەکراوە و ئەوەی کە بەڕێزت باسێکی کەموکوڕی لە شاری کەرکووکە بوونی هەیە کەرکووکیەکان بەگشتی چیانەوێت ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەیە هەیە کە داخوازی تەواوی کەرکووکیەکان و خزمەتێکی باشتری کەرکووک بکات؟ بە دڵنیاییەوە خۆتان نەزانن لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆمەوە کارەساتەی بەسەر کەرکووکە هات یەکێتی نیشتیمانی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حزب بوو کە مایەوە لە ناو خەڵکەکەیە و خەڵکەکەی بەجێ نەهێشت لە کەرکووک و مایەوە داکۆکی کرد لەسەر مافەکانیان بەڵام خۆتان نەزانن بەهۆی ئەوەی کە ئەو سڵتەیە بەدەست ئێمەوە نەبوو بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو ئەوە وای کرد کەوا زۆر بێ خزمەتگوزاری بووین لە ناو شاری کەرکووک ئێوە وەرن سەردانی گەڕەکە کوردیەکان بکەن بزانن چەندێ بێ خزمەتگوزاریە لە هەموو لایەنێکەوە گەڕەکمان هەیە ئەم هاوینە هەمووی هاتووە ڕۆیشتووە ئاویان نەبووەکەوە ئاو بەسیترین شتەکەەوە دابین بکرێت لەلایەنی حکوومەتەوە بۆ هاوڵاتیانی خەڵکی شاری کەرکووک چی ئەوێ خەڵکی شاری کەرکووک بە تەنها ئەوەیەوێ کەوا بتوانێت خزمەتگوزاریەکی بۆ دابین بکرێ و بژێوی ژیانی دابین بکرێتەوە بتوانێت ژیانێکی ئاشتەوای و ژیانێکی ئارام بژێ لە ناو کەرکووک بەڵام بەداخەوە ئەو شتە نەکرا لە ماوەی 7 ساڵە لە دوای ڕفراندۆمەوە ئێمە لە هەموو ئەم خزمەتگوزاری و ئەم هەموو مافانەی خۆمان ئێمە بێبەش بووین. باشە دکتۆرە لە ئێستادا ئەو ژیانە ئارامە بوونی نییە وەکو لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەڵێ لە ئێستادا لە ناو کەرکووکە لە ناو شاری کەرکووکە ئەو ژیانە ئارامە بوونی نییە بۆ کەرکووکیەکان؟ نا کەرکووکیەکان ژیانێکی عسکەرتاریەتە ژێن ژیانێکی تعریبە ژێن ئێمە ئێستاکە حالیەن تعریبمان هەیە جاران لە کاتی حزبی بەعس تعریب ئەوە بوو کەوا خەڵکەکانیان لە ناو ماڵ و حاڵی خۆیان دەرەکرد و یان نرد بۆ دەرەوەی کەرکووک یان ئەوە تا هەوڵیانەدا بە هەموو شێوەیە بیان کوژن گۆڕی بە کۆمەڵ بکەن بەڵام تعریبی ئێستاکە جیاوازە بە سیاسەتێکی جیاوازە تعریبی ئێستاکە بە بێزارکردنی خەڵکە بە عسکەرتاریەتە بە دابین نەکردنی خزمەتگوزاریە بە سندنەوەی پۆستەکانە لە بەڕێوەبەرەکانی کە کوردن داویانەتە دەست عەرەبەوە و عەرەبێکی لە عەشرەتێکی تایبەت یعنی لە هەمووینەکان نییە لە هەمان کاتە بێزارکردنی خەڵکە بێزارکردنی خاوەن جوتیارەکان خاوەن عەرزە گشت و کاڵیەکان یعنی بە هەموو شێوەیە عەرزی خۆیانە عەرزی باو باپیریانە تاپۆی ڕەشیانەیەکەین خۆیانە بە هەموو شێوەیە لە کاتی حزبی بەعس لێیان سندراوەتەوە دراوە بە عقد بە عەرەبە هاوردەکان ئێستا ئەیانەوێت لێیان بسەنەوە یعنی بە هەموو شێوەیە عسکەرتاریەت بەکارەهێنرێ لە ناو کەرکووک تعریب بەکارەهێنرێ لە ناو کەرکووک بە هیچ شێوەیە بە ئارامی ناژێ کەرکووکی هەرەوە نازانین بینێ جارێ منطقەیەک حەسرەکرێت و یەکسەر مداهەماکرێتە سەرەوە منطقە و ماڵان تەفتیشەکرێت و غەدر لە خەڵکەکان نەکرێت گەنجەکانمان ئەگرن بەڕاستی ئەمە هەمووی کاری ئەم حافزەیە کە ئێستا سەپێنراوە بەسەر کەرکووک و کارەکە بۆی زۆر باشە دکتۆرە سۆزان کەواتە ئەو هەموو کێشە و گری و گرفتانەی کە ئاماژەت پێکرد و ئەو ژیانە نەئارامەی کە ئێستا کوردەکان هەیەە لە شاری کەرکووک تا چەند پێویستە کوردەکان لە ڕۆژی دەنگداندا بژنە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنگی خۆیان مافەکانیان بەدەست بهێنن و بە دەنگەکانی ئەوانشتە دواییدا بتوانن پارێزگارێکی کورد بۆ پارێزگای کەرکووک دابین بکرێت و هەڵبژێردرێت. بەڕاستی ئەوەی کە ئێستای بینین لە خەڵکەکە و تۆ زێمایی خۆشحاڵیە بۆ ئێمە خەڵکەکە بێزار بووە لەو نادات پەروەریەی کە ئەکرێ بەرامبەری بۆیە خەڵکەکە
يعني وك أبينين لناوي أنا إما لناو خلق كين وسرداني خلقانا كين خلق كان بيزار بونا براستي أيانوي ما في خويان ورقرنوا أيانوي بين السر صنوقي دنقدان ودنق بدن وليرشوا من داوان لأكم لهمو تاكيكي كرت أبي همو تامبش نسر صنوقي دنقدان بوي إما دنقي خومان بينين أو أن تنانت استأجر إيوه ملاحظة كان لفلكس كان يعني كهال يعني واسي ولا جادة كان شعاري شيان داناوة شعاري عنصريتيان داناوة علي إيما لعروبتنا ننتخي يعني إيما إثباتي أواكين ككركوك عربية وكركوك كردستانية أبي أمانة دركين يعني إيما لتشندين فيديو شد أبينين وقت شون بلي بانجا شيء هالبجاردني أو كانديدانا أويا كوا كركوك أبي هربو عربي وكردكان دركين لمنطقة كان يعني بويا من داواكاركم لهمو تاكا كردية بروا برو صندوقي دنقدان دنق بدا لبروي دنجي إيما استمافا هيك دنجي بو إيما زورا يك دنجي إيما برزكاتوا ضلنيابن كأيوة دنجتان دا ودنج منزور بو مقاعد منزور بو لناو انجمنی پارێزگا ئەوە ئێمە داکۆکی کارێکی سەرسەختە بین لەسەر مافەکانی خۆمان و نەتەوەکەمان. زۆر باشە وەک ئەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاریەکی تەواوی کردووە بۆ کەمپەینی هەڵبژاردن و بەڵام لە ئێستادا لە کەرکووک تا چەند ئارامی فراهەم کراوە بۆ لیستە کوردیەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی ئازادانە ئەوانیش بتوانن کەمپەینی هەڵبژاردن بکەن و بانگەشەی هەڵبژاردن بەڕێوەبەرن. ئێمە ئێستاکە بەڕاستی کەوتوینەتە سەر سڕاعێکی بانگەشە. ئێمە بە هەموو شێوەیە قووەتی خۆمان بەکارهێناوە و توانیمانە بانگەشەیەکی جوان و ئارام بکەین لە ناو شاری کەرکووکە. بەڵام ئەوەی کە ئەکرێ ئەبینین لەلایەنی حیزبەکانی دیکەوە بەڕاستی هەڵەستن فلێکسەکانە درێنن فلێکسەکانە شکێنن تر شتی دیکە ئەەکەم لە گەرمانە بەڵام ئێمە ئەوە هیچ کەم تەرخەمیمان ناداتێ بە زیاترەوە ئەوە قووەتێکی زیاترمانەدا تێکەوە ئێمە زیاتر بانگەشەی خۆمان بکەین و بتوانین دەنگی هاوڵاتیان بەدەستبێنین. بەڵێ دکتۆرە سەبارەت بە ناوچە کێشە لەسەرەکان ئایا ئایندی ناوچە کێشە لەسەرەکان لە پرۆژەی کاری یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی ژمارە 142دا بوونی هەیە کە ئەو ناوچە کێشە لەسەرانە گرفتەکانیان چارەسەر بکرێت؟ بەدڵنیاییەوە گرفتێکی زۆری هەیە. ئێستاکە ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین بەڵام ئەگەر ئەنجومەنی پارێزگا دروست بوو ئەوە دڵنیا بە ئێمە داکۆکی کارە بین لەسەرەوەی کەوا مادەی 140 تەطبیق بکرێ. چکە مادەی 140 تەطبیق بکرێ ئەوە دڵنیا بە کە هەموو مافەکانی ناوچە دابڕێنراوەکان تحقیق بێ. ئێمە ناوچە دابڕێنراوەکان کە ئێمە مادەی 140 تەطبیق کرا غەدر لە هیچ نەتەوەی دیکە ناکرێ بەعکسەوە لە مەسلحەتی نەتەوەکانی دیکەشە لە مەسلحەتی قومیەتەکانی دیکەشە لەبەرەوە ئێمە داکۆکی کارە بین لەسەرەوەی کەوا ئەم مادەیە تەطبیق بکرێت ئەوش کە مادەی 140 دەستوریە. بەڵێ دکتۆرە سەبارەت بە ئامادەکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەتر کە بەڕێستان کاندیدی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە ژمارە 24 تەواوی پسپۆریەکان کۆکراوەتەوە. ئایا ئەمە کارەکات بۆ ئەوەی کە کاری زیاتر بکرێت بۆ کەرکووک باسی لەوەش مەمە بکەیت کە بەڕێستان پرۆژەی ژینگەیتان هەیە بەڕێستان پزیشکی ڤێتەرنەرین و باسی پرۆژەکانی خۆتمان بکەیت. بەڵێ بەدڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەرنامەی پوختی هەیە بۆ ئەوەی کەوا بتوانێت ژینگەیەکی پاک و ژیانێکی ئارامی و تەندروستی بۆ خەڵکی شاری کەرکووک دابین بکەم و من بە تایبەتی خۆم وەکو پزیشکێکی ڤێتەرنەری بەرنامەی ئەوەم هەیە کەوا ژینگەی کەرکووک ژینگەیەکی پاک و جوان بکەین بۆی کەوا بتوانین تەندروستی ئاژەڵ و مرۆڤ بپارێزین لە هەمان کاتا بەرنامەی ئەوەمان هەیە ئێمە بۆ ئەو ئاژەڵانەی کە بێلانکەن مەثەڵەن وەکو سەگی بەرەڵاو ئەو شتانە ئێمە بەرنمەیەکی ئەوەمان هەیە کە ئێستا ڕاستە شەڵتەرێ دروستکراوە لە ناو کەرکووک بەڵام ئەو شەڵتەرە بە پێی پێویست نییە. ئێمە بەرنمەی جیاوازمان هەیە بەرنمەیەکمان هەیە کەوا ئێمە ئەو ئاژەڵانە بمێنن چکە ئێمە لە شەڵتەر لەوانەیە ئێمە شتیوا بکەین لە گەریانە عملیاتی تەخسیب بۆ ئەو شتانە بکەین نەوەکانیان وردە وردەکەم بێ ئەمە ئەبێتە هۆکارێ بۆی نەبوونی ئەو ئاژەڵانە نەمێنێ ئیتر
بەڵام ئێمە هەوڵی ئەوە ئەدەین کەوا بتوانین ئەم ئاژەڵانە بپارێزین نەهێلین ئینقراز بکەن بمێنن بەڵام بە شێوەیەکی تەندروست بمێنن ئەوش لەلایەن ئەوەی کە لە هەموو گەڕەکێ ئەو سەگانی کەتیایەتی لەو گەڕەکانە ئێمە بیان دۆزینەوە و لە ڕێی کەرتی تەندروستی ئاژەڵەوە تەرقیمیان بۆ بکرێن و چارەسەریان بۆ بکرێ و تەلقیح بکرێن و ڕۆژانە خواردنیان بۆ دابین بکرێت چونکە ئەگەر سەگ بەرەڵا بوو خواردن نەبوو بێخوا ئەوە دڵنیا بکەوە شتی خراپتر ئەکا پەلەماری خەڵک ئەدام و لێرەشەوە داوا ئەەکەم بەڕاستی ئەوەی کە من ئەیبینم مناڵ و گەنج بەعزی ئەوانەی هەرزەکارن تازە هەڵستن یعنی شەڕێکی زۆر بە و ئاژەڵانە ئەفرۆشن کەوایان لێکن ئەو ئاژەڵانە ڕەدی فعلی هەبێ کەوا هەجومیان بۆ بکات و زەرمەند بن لێی ئەو کەسە فداواکارەکەم کە شتیوانەکەن ئەوانش ڕوحن ئەوانش خوا دروستیانی کردووە ڕوحێکیان تایە و دڵنیابن ئەو ئەحساسە و ئەو شعورەی کە لە ناو ئاژەڵە هەیە هەمان شتە لە ناو مرۆڤ هەیە یعنی ئەحساسی دایکایەتی ئەحساسی بەڕەحم بوون ئەحساسی بەوەفایی هەموو شتێکیان تایە وا نەزانن ئەوان بەس ئەوەندەیە نەتەقیان نییە یعنی لێرەوە داوا ئەەکەم کە بە هەموو شێوەیە بتوانن عەفوم بکەنەوە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە سۆزان ئیبراهیم کاندیدی ژمارە 24 ئەتوانن کەوا ئەم ئاژەڵانە بپارێزن بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە سۆزان ئیبراهیم کاندیدی ژمارە 24 قەدریان لێ نەکەن و بە هەمان کاتە بەڵێ کەرکووک هێز و ئیرادەمانە زۆر سپاس بۆ ئامادەبوون و ئێمە هیوای سەرکەوتنێ بۆ ئەخوازین زۆر سپاس دووبارە